دکتۆر سادقی شەرەفکەندی ناسراو بە سعید لە 11 مانگی چلەی ساڵی 1938 زاینی لە گوندی تەرەغەی بۆکان لەدایک بووە. خوێندنی سەرەتایی و ناوەندی لە بۆکان و ئامادەیی لە تەورێز تەواو کردو و ساڵی 1959 لە زانکۆی باڵای تاران دیبلۆمی لە ڕشتەی کیمیادا وەرگرت. لە ساڵی 1965دا لە شارەکانی ورمێ و مەهاباد بە ئەرکی مامۆستاییەوە خەریک بوو و لێ پاش ماوەیەک لەلایەن ساوەکەوە دوورکراوەتەوە بۆ ئاراک و کەرەج و چەندین شاری دیکە. محەممەد سادق شەرەفکەندی لە ساڵی 1970 چووە فەڕەنسا و لەوێ دکتۆرای لە ڕشتەی خۆی داهێنا و هەر لەوێ لە ساڵی 1973دا لە پاریس بە دکتۆر عەبدوڕەحمان قاسملۆ ئاشنا دەبێت و پەیوەندی سیاسی دروست دەکات. بەهۆی چالاکی لە تێکۆشانی ئازادیدا لە ساڵی 1970 دەبێتە ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران. لەو ماوانەدا زۆرتر بەرپرسیارەتی بەشی ڕاگەیاندنی لەسەرشان بووە. لە دوای تەرۆرکردنی دکتۆر قاسملۆ بە سکرتێری گشتی حیزب هەڵبژێردرا و لە کۆنگری نۆەمی حیزبەکەیەوە تا کاتی تەرۆرکردنی سکرتێری گشتی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بوو. سادقی شەرەفکەندی لە ڕێکەوتی هەفتەی ئەیلولی ساڵی 1992 لە بەرلینی پایتەختی ئەڵمانیا و لە ڕێستۆرانی مینۆکس هاوڕێ لەگەڵ فەتا عەبدولی ئەندامی کۆمیتی ناوەندی و هومایۆن ئەردەڵان نوێنەری ئەو حیزبە لە ئەڵمانیا و هەروەها نووری دێهکوردی کەسایەتی ئێرانی و دۆستی حیزبی دیموکرات لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە تێرۆر کران. شەرەفکەندی پێیوە بوو کە پێوانەی هەر بزوتنەوەیشی خەباتیجێڕانە لە ئێران و کوردستاندا بریتی بوو لە تێکۆشان بۆ سەقامگیرکردنی ئازادی و دیموکراسی و مافەڕەوەکانی گەلی کورد و گەلانی ئێران. بڕوایەکی قوڵی بە هاوکاری گەلان و هەموو ئازادی خوازان هەبوو. لەو بڕوایەدا بوو کە ڕووخاندنی ڕژێمە سەردەستەکانی کوردستان بەبێ نزیکی و هاوکاری و پەیوەندی هێزە نیشتیمان پەروەر و خەباتیجێڕەکان نابێ و ئاسان نییە. هەر بۆیە لە هەر دەرفەتێک بۆ ئەو مەبەستە کەڵکی وەردەگرت و بە کردەوە هەوڵی بۆ یەکێتی نەتەوەیی دەدا. سەرنجام هەر لەو ڕێگەیەدا گیانی بەخت کرد.